عیسا لە خاج نەدراوە بەڵ ڕەفەعه الله ئیلەیه بەرزی کردوێتەوە بۆ لای خۆی عیسا عەلەیه السەلام کاتێک کە ئەم دەعوانەی کرد جوولەکە پێی ناڕەحەت بوو چونکە شوێنکەوتوەکانی بەرەو زیاد بوو ناچوون بۆیە هەر کەسێکیش عادەتەن کەس بە دوایەوە نەبێ و کەس گوێی لێ نەگرێت کەس حسابی بۆ ناکات دەسەڵاتی ئەو مەملەکەتە حسابی بۆ ناکات نە خەڵکە خاتە خوای نە دوایی نە جاسوسیشی بۆ دانێ بەڵام کەسێکی کرد چوار کەس گوێی لێگرتن یەکسەر زیڕەی لێکات زەندەق یەکێ لێ دار و بەردەگا بە جاسوس بەسەریەوە تەنانەت براقی خۆیگا بە جاسوس بەسەریەوە جا جوولەکەش کاتێک بەمەیان زانی ڕۆشتن دەستیان کرد بە بوختانکردن بۆ لای مەلیکی ئەو کاتەی ڕۆما بۆ لای قەیسەری ئەو کاتەی ڕۆما کە ئەمە هاتووە دین تێگەیا وڵات تێگەیا و ئەوێ حاکمیت بەدەستبێنێ ئەویش ئەمری گرتنی دەرکرد و عیساش عەلەیه السەلام بە ناچاری دوور کەوتەوە لەو مەملەکەتە و دوا ئەوە مەلیک کە عیسایان لێ کرد بە جنۆکە کە پێغەمبەرێکی خۆیان لێ کرد بە شەیطان کە لێیان کرد بە جاسوسی وڵاتان کە لێیان کرد بە پیاوی عەرەب کە لێیان کرد بە هەرچی شتی خراپە بەس بە خواپەرستێک نا دوایەوەی کە جوولەکە عیسای لێ کرد بە تیرۆریست لێ کرد بە داگیرکرد لێ کرد بە هەموو شتێک بڕیاریدا هەر کەسێک عیسای بۆ پەیاکە فیدیەیەکی باتێ خەڵاتێکی باتێ ئەوەیە حەواریەکانی بە دوایەوەن ئەویش لە دارستانێکە ژیان بەسەرەبا لە دەوروبەری بەیت المەقدیس لەناو بێستانێکە خانوویەکی کوخێکی لێ و لەوێ ژیان بەسەرەبا یەکێک لەوانەی کە بە حساب دوای کەوتووە لەو جاسوسانە ڕاکا بۆ لای جوولەکەکان و بۆ لای قەیسەر ئەڵێ من شوێنی عیسا ئازانم پێتان ئەڵێم و پارەکەم بنێ فیدیەکەم بنێ ئەڵێن باشە دەینێ بڕۆ پێشمانکەوە پیشانمانکە ئەڵێ ئێوەمەیەن لەگەڵ ئەگەر لە دوورەوە جێشەکە ببینێ ڕاکە عیسا پۆلیس و عەسکەرەکەتان ببینێ ڕاکە ئێوەمەیەن لەگەڵ با من لە پێشا بڕۆم کە چوومە ژوورەوە و لەگەڵی دانیشتم دەرگاکانم داخزێەوە لە پڕ بەن بەسەری هەروەکو چۆن نەمانی خۆمان هەڵەکەوتنە سەر خەڵکی من وتی ئاوا لە پڕ بەن بەسەریا بیبەن لەو کاتەیە ئەم چوویە ژوورەوە خوای پەروەردگار دەموچاوی ئەوی کرد بە عیسا شکڵ و شێوەی ئەوی گۆڕی بە عیسا ئەی خوای پەروەردگار چی جاسوساوای لێکە خۆی پێوەگە خوایجە شکڵ و شێوەی ئەوی کرد بە عیسا عیساشی هەڵکێشایەوە بۆ ئاسمان بۆ لای خۆی کاتێک گە جێش و جاشەکە گەشتاوێ پشتەملیان گرتیان وەرە عیسا گرتمانی عیساش نییە هاوارە کاڵە کوڕە وەڵام من عیسانی من فڵانە کەسم خەبەرم لێەوە من جاسوسەکەی خۆتانم بەخوا عیسانیم بەخوا تۆ هەر عیسای بردیان ئەوە بوو لە خاجیاندا لە سەلیبیاندا خوای پەروەردگار بۆ شێوە لە قورئانە باسی کردو عیسا لە خاج نەدراوە بەڵ ڕەفەعه الله ئیلەیه بەرزی کردوێتەوە بۆ لای خۆی وەکان الله عەزیزا حەکیما بۆ لای خۆی بەرز کردوێتەوە خوای پەروەردگار بە عیززەتە و حکمەتیشی هەیە عیززەتی خۆی بە کێ بەخشێ و حکمەتی خۆی بە کێ بەخشێ و لە تاقیکردنەوە و ناڕەحەتکردنی عەبدەکانی خۆیان حکمەت بەکارهێنێ وەزانێت چی ئەکا جا بۆیە جاسوسەکەیان بن لە خاجیاننا ئینشاءڵڵا مەسیری هەموو جاسوسێک وایە ئەگەر لە دنیاشا لە خاجینیان لە قیامەتا خوای پەروەردگار لە خاجیەیە بەدیار هەموو بوونەوەرانەوە بەدیار جلۆکە و ئینسانەکانەوە ڕەسوای ئەکا شەرمەزاریەکە بەو شێوە ئەوی لە خاج درا لە کاتێکا چوو بوو پارە بەدەست بێنێ جا جاسوسی بۆ پارە ئەگرێ بۆ فیدیا ئەگرێ بۆ چیەکرێ بۆ ژیان ئەکرێ بۆ ئەو ژیانەی کە ئەیدۆڕێنی بۆ هەتا هەتایە بۆ ئەو قیامەتەشی کە ئەیدۆڕێنی هەتا هەتایە ئەو پەڕیژیای 6 ساڵ 7 ساڵ ژێر 7 ساڵێ بە جاسوسی بەسەر برد بۆ کوێ دەرەچی ئەچیتەوە بەردەمی خوای پەروەردگار ئەتخاتە جەهەنەمەوە کە خستی شتیە جەهەنەمەوە بۆ هەتا هەتایەتیابی لابثین فيها أحقابا یەک حقوب 80 ساڵی قیامەتە یەک ساڵی قیامەت 100,000 ساڵی سەرزەویە چەنەها حقوب تیایە هەر زەرب و تەقسیم ناکرێت بۆ 70 ساڵی ژیانی سەرزەوی ئاوا خۆت ڕسوا و سوگ و سەلیمەکەی کە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ ولا تجسسوا جاسوسی نەکەن بەسەریەکەوە ولا يغتب بعضكم بعضا غیبەتی یەکتریش مەکەن لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموون غیبەت چییە ئەفەرمێ ذیکر ئەخاکە بیما یەکڕه باسکردنی براکەتە بە شتێک کە ئەو پێی ناخۆشە تۆ باسیکەی لە ناو خەڵکە خۆی لەوێ نەبێت جا کێ وای کردووە بۆ براکەی ئەوە بابزانێ غیبەتی کردووە ئەنجا خوای پەروەردگارە فەرمێم غیبەت و جاسوسیکردنەوە کو چی وایە ئەو ئەیەوەد ئەحەدوکم ئەن یەأکل لەحم ئەخیه مەیتەن فەکەریهتموه پێتان خۆشە یەکێ لە ئێوە کە غیبەت ئەکا و جاسوسی ئەکا گۆشتی براکەی بە مردووی بخوا ئەی خۆن پێتان خۆشە ئێو کەسانی جاسوسیەکەن و بوختانەکەن ئەبێ گۆشتی چەند کەس بخۆن لە قیامەتا چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لە قیامەتا کەلاکە تۆ پیوە خەنە بەردەمی ئەڵێن بیخۆ ئەڵێ نایخۆم پیسە ئەڵێ بۆ لە دنیایە ئەتخوارد ئەبێ لێرەش بیخۆی دەخوارد دێدەن لەوێش وەکو جوولەکانی کە بۆ شێوە
وەکو ئەوەی کە لە خاش درا لە قیامەتا گۆشتەکەش ئەخوات بەو شێوە خوای پەروەردگار عیسای بەرز کردەوە بۆ لای خۆی و لە پێش آخر زەمان هێنێتەوە سەر زەوی نەمردووە چونکە خوای پەروەردگارە فەرمێ إني متوفيك ورافعك إلي من تو وفات بي أكم أو وفاتش علماء تفسيري أكم بوفاتي خو يعني أتخوين بخوتوي برزد أكم ولا يخوم هر بخوتوي شتا وقو بخبر يكاته لآخر زمان ينيري تسر زوي بو كشني دجال چونك بو نبي بهيش كسي ناكشته بو شوا خواهي پروردگار أماني سزادا و بو شواش عيسى رزقا كرلوان